سڵاوتان لێبێت بەشێک لە خانمان دووچاری کۆمەڵێک نەخۆشی دەبنەوە کە ڕاستەوخۆ ئەم نەخۆشیانە کاریگەری دەبێت لە سەر دەروون و جەستەیان. بە خۆشحاڵیەوە هەریەک لە نەخۆشیەکان کە تووشی خانمان دەبێت بەهۆی بەرەو پێشچوونی بواری تەندروستی چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە لایەن پزیشکە پسپۆڕەکانی ئەو بوارە. لەم پرۆگرامەدا دەمانەوێت باس لە یەکێک لەو نەخۆشیانە بکەین کە تووشی خانمان دەبێتەوە و هەندێک جاریش تووشی پیاوان دەبێتەوە، ئەویش نەزۆکیە کە لە ئێستادا چارەسەر دەکرێت لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە. دەمێت تاوتوێی ئەم بابەتە تەندروستی بکەن بە میوانداری دکتۆرە دلۆڤان محەممەد پسپۆڕ لە بواری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی. دکتۆرە بەخێربێت. زۆر سپاسدانەکەم چاو. دکتۆرە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەم بەوەدا کە نەزۆکی یەکێکە لە نەخۆشیەکانی خانمان، هەندێک جاریش تووشی پیاوان دەبێت. دەمەوێت خۆت بە شێوەیەکی گشتی بۆم باس بکەیت ئایا نەزۆکی نەخۆشیەکە دووچاری خانمان هەم پیاوان دەبێتەوە؟ باسێکی نەزۆکین بۆ بکەیت. بەڵێ نەزۆکی وەکو پێناسەیەک ئێمە دوو جۆر نەزۆکیمانەیە، نەزۆکی یەکەم جار و نەزۆکی دووەم جار. نەزۆکی یەکەم جار واتە ئەگەر ژن و مێردێک یەک ساڵ بێ شویان کردبێ و بە هیچ شێوەیەک مەنع نەکەن مناڵیان نەبێت، ئەوە پێی ئەڵێن نەزۆکی یەکەم جاری. نەزۆکی دووەم جاری ئەگەر مناڵێکیان هەبێت اینجا بیانێ مناڵ دروستکەن بۆ مای 6 مانگ هەوڵ بن و مناڵ دروست نەبێت، ئەو پێڵێن نەزۆکی دووەم جاری. بڵێ لە ئێستا نەزۆکی بەیەکێک لە نەخۆشیەکاندا ئەنرێت کە زۆر با و کێشێکی زۆری ناوەتەوە لە کۆمەڵگادا. دکتۆرە دەمانێت بەس لە هۆکارەکانی دروستبوونی نەزۆکی بکەین بە تایبەتی لە خانماندا. چه هۆکارێک وا دەکات کە خانمان تووشی نەزۆکی بن؟ بەڵێ هۆکارەکانی نەزۆکی زۆرە. تا ئێستا لە عیلمان لە سایە 8 هۆکارەکان زانراوە، لە سایە 20 نەزانراوە. بۆ ئەوەی خەڵک بزانێت هۆکاری نەزۆکی چییە لە پێش ئەبێ بزانێت کۆ ئەندامی زاوزەی ئافرەت لە چی و چی پێک هاتووە. بۆ ئاسانکردنی تێگەیشتن ئەم نمونەیەم هێناوەتە بەردەستی جەنابتان تاوەکو هاوڵاتیانی زیاتر سوودی لێوەرگرن، چونکە بەشێکی زۆر لە هاوڵاتیان تا ئێستا فەرقی بینی منداڵان و هێلکەیان نازانن چییە. کۆ ئەندامی زاوزێ پێک هاتووە لە زێ واتە ناوگیانی ئافرەت، دوای ئەوە ڕەحم کە خۆمان پێی ئەڵێن منداڵان، دوای ئەوە بۆری هێلکەیان کە ئافرەت دوو بۆری هەیە، لێرەشا دوو هێلکەیانی هەیە. ئەم بۆریە ڕەحم واتە منداڵان ئەگەێنێ بە هێلکەیانەوە بۆ ئەوەی ماڭانە کە هێلکەدا ئەوەزێ لە هێلکەیان لە بۆریە ئەوەستێ چاوەڕێ ئەکا ئەگەر هاتوو ئافرەتەکە مەنع نەکات لێرە لەگەڵ تۆ کە ئەپیتێنرێ و مناڵ دروست ئەبێ و ئەچێتە ڕەحم. کە ئەمەمانزانی هۆکارەکانی نەزۆکی ئاسانترە بێ، واتە لە هەر بەشێک لەم بەشانە ئەگەر کێشەیەک هەبێت لەوانەیە بێتە نەزۆکی. بۆ نمونە ئەگەر لە زێیا سەیریکەین هەنێ ئافرەتەیە لێرە دیواری زگماکی هەیە، ئەبێتە هۆی ئەوەی نەهێڵێتەوە و هێلکە بە یەک بگەن، یاخود ئیلتیهابێکی زۆری هەیە کە ئەبێتە هۆی ئەوەی تۆ بمرێ یەینە سەر ڕەحم. هەنێ جار لێرەیە دیوار هەیە عینەن شت لە بیدایەتی ڕەحمە کە ناهێڵێتەوە و هێلکە بە یەک بگەن، یان ئیلتیهابی ناوپۆشی ڕەحم هەیە، یاخود گرەیەک لە ڕەحمەکەیە هەیە، یان دیواری زیادەی زگماک لە ڕەحمە هەیە. ئەمانە یاخود ڕەحمەکە بچووکە، ئەمە بە شێوەیەکی گشتی لە ڕەحمە. دوای ئەو یەینە سەر بۆریەکان، احتیمالە بۆریەکان بە زگماک کون نەبن، بە زگماک درێژ بن، نەتوانێت هێلکە وەرگێ، احتیمالە ئیلتیهابی بۆریەکە هەبێ، هەڵاوسانی بۆری هەبێ، گرێ هەبێ لە بۆریەکە کە نەهێڵە هێلکە و تۆ بە یەک بگەن، یاخود بۆریەکە گیرابێ. یەینە سەر هێلکەیان کە زۆرترین بەشی نەزۆکی لە هێلکەیانە ڕوئەیە لە ئافرەتانە، ئەوەش ئەوەیە ئاخۆ احتیمالە هێلکەیانەکە زۆر زەعیف بێ، احتیمالە هێلکەیانەکە کیسی هەبێ، احتیمالە هێلکەیانەکە تەکەیوسی هەبێ، و احتیمالە بە زگماک کە ئەمە نەخۆشیێکی کەمە بەڵام هەیە هێلکەیانەکە پێش وەختە ئەچێتە تەمەنی ناومێدی، یعنی توانای دروستکردنی هێلکەی پێنامێنێ. لەبەر ئەوە نەزۆکی لە هەر بەشێ لە بەشەکانی کۆ ئەندامی زاوزێ سەبەبێکی هەیە. بەڵێ دکتۆرێکێک لە هۆکارەکانی بوونی نەزۆکی گیرانی بۆری هێلکەدانە. دەمانوێت بە شێوەیەکی گشتی باسی ئەم گیرانی بۆریەمان بۆ بکەیت. چارەسەرەکانی چییە؟ هۆکارەکانی چییە؟ بەڵێ بۆری یەکێکە لە ئەندامە زۆر سەرەکیەکان بۆ دروستبوونی مناڵ و بەداخەوە یعنی کاتێک کە بۆری عەزێتی پێ ئەگایە تووشی کێشەیەک ئەبێت چاکبوونی زۆر زەحمەتە.
لەبەرەوەی ئیشەکەی گەیاندنی هێلکە بە تۆوە بۆری ئەندامێکی زۆر باریکە لە ناوە شێوە پەنجەی هەیە کە یارمەتی ئەیە تۆ کە بڕوا بۆ هێلکەکە بپیتێنێ و دوایی مناڵەکە دروست ببێ. هۆکارەکانی کێشە کە لە بۆریە هەبێت هەروەکو بە جەناب تمود احتیمالە بە زگماک بۆریەکە درێژ بێت یاخود بە زگماک کون نەبێت چکە بۆری خۆی بەنای خۆیەتی بۆری ئەبێ کون بێ. هەنێ جار کیس و گرێمان هەیە لێرە دەمی بۆریەکان ئەگرێ، هەنێ جار ئیلتیهابێکی زۆرمان هەیە ئەبێت ئەوی بۆریەکان بەیەکا بنووسێن. یاخود زۆر جار بە عملیاتێک سیرەکەی خوێن لە ناو ڕەحما ئەبێ یا عەزێتی بۆریەکان ئەگا ئیتر ئەو بۆریە کێشەی دروست توش ئەبێ و ناهێڵە هێلکەوتۆ بە یەک بگەن. کەی ئێمە ئەزانین کێشەکە لە هێلکەیانە کە سیر ئەکەین فەحسێ بۆ پیاو ئەنێرین پیاوەکە کێشەی نییە، ئافرەتەکە ڕەحمێکی باشی هەیە ماگانە هێلکەی باش دروست ئەکا هێلکەکەی دا ئەبەزێ بەس هەر مناڵ دروست نابێ. ئەو کاتە بۆ تەشخیصکردنی ئەوەی کە ئایا بۆریەکەی کێشەی هەیە یانە ئەشعەیە گەگرین کە پێوتەی ئەشعەی ڕەحم لە ئەشعەکە دەرئەکەوێ ئەگەر بۆریەکە ئیش بکات یان ئیش نەکات. ئەگەر ئیشی نەکرد لە ئەشعەکە یەک چانسی کەممان هەیە کە هەوڵ بین بەشکم بە عملیاتی نازۆر بتوانێت بۆریەکە بکرێتەوە. خوا کردی یەک بۆریش بکرێتەوە ئەوە توانای مناڵبوون هەر هێلە و ئافرەتە و کێشەی نییە. بەس ئەگەر هەردوو بۆریەکە زەرێکی وای پێگەیشت بوو کە نەتوانرا بکرێتەوە ئەو کاتە تاکە ڕێگا بۆ ئەوەی ئەو ئافرەتە مناڵی بێ بە منداڵی بنووی. واتە بە یەک بۆریش خانمان دەتوانن دووگیان. بەڵێ خوای گەورە دوو بۆری دروست کردووە احتیمالە مانگی لایەگەلکە دروستکە احتیمالە 3 مانگ لەسەر یەک لایەک یان 6 مانگ لەسەر لایەک کێشەی نییە مهم یەک لاش هەبێت مناڵ دروست ئەبێت. بەڵێ دکتۆرە باسی لە نەزۆکیت کرد لە خانماندا دەمانەوێت باس لێو بکەین ئایا پیاوان تووشی نەزۆکی دەبن؟ ئەو هۆکارانە چینکەوە دەکات پیاوان نەزۆک بن؟ بەڵێ پیاوی ژەر وەکو ئافرەت ئینسانە معڕەزە بۆی تووشی هەنێک کێشە بێت کە تەسیر کاتە سەر دروستبوونی تۆوەکەی. لە پیاوە کێشەی ئەساسیمان جگەرە کێشانە بەڕاستی کە زۆر تەسیرەکە سەر توانای پیتانمی هێلکەکەی و چۆن لە ئافرەتا دوو هێلکەیان هەیە لە پیاویشان دوو هێلکە گون هەیە و بۆریەکەیە کە تۆوەکان ئەگەێنێ بە دەرەوە. هەنێ جار ئەم هێلکە گونانە تووشی دەوالی ئەبن کە کارەکاتە سەر دروستکردنی تۆ، هەنێ جار ئیلتیهابی هەیە عینەشت کارەکاتە سەر دروستکردنی تۆ، هەنێ جار خەلەلی هۆرمۆنات هەیە کە ناڵە گونەکانی بە جوانی تۆ دروستکەن یان تۆ دروست ئەبێ بەس کێشەیەک لە بۆری گەیاندنی تۆکەی بۆ دەرەوە هێلکە نایەتە دەرێ. یعنی خۆشبەختانە ئەم کێشانە ئاسان لە پیاوە زۆر ئاسانتر تەشخیص ئەکرێ وەک لە ئافرەت، یعنی هەر بە فەحسێکی تۆ و بە فەحسێکی خوێن زۆر کێشەی پیاو دیاری ئەکرێ بەس لە ئافرەتدا تۆزێ وردەکاری زیاتر. ئەو هۆکارانی کە پیاوان نەزۆک دەبن دەوترێت کە هەندێک ئەو کارانەی کە پیاوان لە ژێنە ڕۆژانەیاندا ئەنجامی دەدەن دەبێتە هۆی نەزۆکی پیاوان یاوا دەکات کە کێشەی مناڵ نەبوونەکە لە پیاوانەوە بێت. ئەو کارانی کە ڕۆژانە دیکەن لە ژێنە ڕۆژانەیاندا ئایا ئەمە تا چەند ڕاست؟ بەڵێ هەنێک کار هەیە کە کێشە دروست ئەکا بۆ پیاوەکە بۆ نمونە ئەوانەی کە زۆر کێشی قورس بەرزەکەنەوە بۆ نمونە کرێکارەکان ئەم زۆر کێش بەرزکردنەوە ئەبێتە هۆی دروستبوونی دەوالیش سەبەبێکە کەوا ئەکات تۆی باش دروست نەبێت. هەنێ ئیشمان هەیە کە پیاو لەبەر تەنورە ئەبێت بۆ نمونە کەبابخانە چاخانە نانەوە ئەمانە گەرماییە کە ئەیا لە گونەکانی توانای دروستکردنی تۆ باش نابێت کاری تێئەکەم. هەروە هەنێک کاری ئەو پیاوانی کە زۆر لە شوێنی دووکەڵان بۆ نمونە ئەوانەی کە لە مەعمەلی غاز و چیمەنتۆکانە ئیشەکەن دووکەڵ و تۆ زۆر ئەڵەمژن ئەوانەی کە لە کافەکانە ئیشەکەن کە نێرگەلەیەکی زۆر دووکەڵ تەسیریان تێکە ئەوەش جگەرە کێشان و دووکەڵ بە شێوەیەکی گشتی پیاوی خۆمان نێرگەلە بە جگەرە دانانێ بە دووکەڵی دانانێ یعنی کە من لێ ئەپرسمەڵم جگەرا کێشی ئەڵێ نەشکر جگەرە ناکێشم بەس هەموو ڕۆژێ نێرگەلەیەک کە هەر نەفسی تەسیرە بگرانەی نێرگەلەکە زۆر زەرەری زیاتر لێبات. دکتۆرە کاتێک کە کچ و کوڕێک ژیانی هەستەرگەری پێکدێنن دوای چەندێک لە ئەنجامدانی ئەو پرۆسەیە پێویستە سەردانی پزیشک بکەن کاتێک کە ئەیانەیە مناڵ دروستکەن؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتیەمە وتمان پێناسەی نەزۆکی ئەگەر ساڵێک مناڵیان نەبوو اینجا سەدای دکتۆرکەن، بەڵام باشترین ڕێگا کە ژن و مێردێک ئەیانەیە مناڵ دروستکەن مەفروضە 3 مانگ پێشەوە سەرانێکی دکتۆرکەن. هەنێ فەحەزەیە بۆ نمونە سۆنەرێکی بۆ ئەکا بزانێ کێشەی نییە فەحسێکی ئیلتیهابی بۆ ئەکام، هەنێ لە ڤیتامینەکان هەیە ڤیتامین دی ئاسن کالیسیۆم ئەمانەی بۆ چێک ئەکاتەوە ئەگەر کێشەیەک هەبێ ئەوانە ڕێگەکەیتەوە فۆلیک ئەسید ئەخۆی اینجا
پلانی پرگنەنسی دانی تا پلانی حملدانی ئامادەکاریەکان بەڵێ بۆ ئەوەی تۆ لەشێکی تەندروست بێتەوەکو هێلکەیەکی تەندروست و مناڵێکی تەندروست دروستکەیت. دکتۆرە بەپێی توێژینەوەیە کە لە زانکۆی کیلی لە بەریتانیا کراوە دەرکەوتووە کە لە دوای تەمەنی 35 ساڵی خانمان کاتێکە دەرمان بەکاردەهێنن بۆ نەزەوکی دەبێتە هۆی نەخۆشەکانی دڵ. قسەیتەوە بۆ ئەم توێژینەوەی ئەمە تا چەند ڕاستە؟ خۆی کێشەکەمان لە چیایە ئەو عیلاجانی کە بەکارنێ بۆ دروستبوونی مناڵ زۆربەی زۆری هۆرمۆناتە. یعنی تۆ ئافرەت ئەگەر کێشەی نەبێ نایەتە لای ئێمە ئەوەی کە کێشەی هەیە هێلکەیانی زەعیفە یا هۆرمۆناتی بەرزە ئێمەش مەجبور ئەبین بە هۆرمۆناتیان هێلکەی بەرزکەینەوە یاخود ئەو کێشەی هۆرمۆنی کە هێتی بۆ ڕێککەینەوە. بەتەکید هەموو عیلاجێکی هۆرمۆنیش کێشە و زەرەری خۆی هەیە. ئینسانیش لە دوای 35 ساڵیەوە ئیتر تەمەنێکە وردە وردە هەنێک کێشەی کە دەرەکەوێت لە بەرەو خواردنی هەنێ عیلاج زەرەری زیاتر لێ ئەیە. بەڵێ ئەو زانکۆی ئەو توێژینەوەی کرد و دەرکە و کە شتێکی وا هەیە بەڵام زۆر جار سەیرەکەی ئافرەتەکە درەنگ شووی کردووە و حەزی لە مناڵە پێویستی بە مناڵە یعنی مەجبوری عیلاجەکەی بیت خۆی ڕاستە ناتوانانی بڵیت لە سەیاسە هەرچی عیلاجی حملەکەی ئیتێ تووشی ئەو کێشەیە ئەبێت بەس ئەڵێن عادەتەن لە دوای 35 ساڵیەوە ئەوەی ضرور نییە بە مناڵ پێویست ناکات دروستیکە. یعنی باشتر تۆ پێش تەمەنی 35 ساڵی ژیانی ژن و مێردایەتی و ژیانی عائیلەوی دروست کردبێ مناڵی خۆتە دروست کردبێ بەس کە کەوتیتە پرۆسەیەکی یعنی ضرور بوویت درەنگ شوت کرد مناڵت نەبوو هەر مەجبوری بگەڕێ بە دوای عیلاجا و ئەبێت تحملی کە نەخۆشەکەشێتە لات ناتوانانی بڵێ عیلاج بەکارمێنە تۆ ناتوانێ مناڵت ببێ بێگومان ئەو لای ئێوە زۆر ئەدات طبعا ئەرەوەڵا زیاتر تۆ ئەوشی کە ڕووتی ئەکات ئەوەیە کە خۆی مناڵی نابێ هەیە لە 35 ساڵە هەیە بەخوا لە 40 ساڵیش ڕووتی ئەکاتەوەی مناڵەکە. دکتۆرە کاتێکە کچ و کوڕێک زەواجەکان دوای ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریەکان هیچ نیشانەیەک هەیە کە بوترێت ئەمە ناتوانێت مناڵی ببێت؟ وەکو نیشانە نییە بەڵام یعنی وەکو نیشانەیەکی وانەیە کە بڵێ ئەمە مناڵی نابێت بەس کە سیرکەی ئافرەتێک یا گەنجێک کە شویان کردووە سووڕی ماگانەی ئافرەتەکە ڕێک نییە درەنگ ئادابەیان زوو سووڕی ماگانەی بۆیت ئەوە باشتر پێی بڵێ زوو بڕۆ چێکێکی خۆت کە تا زووتر بڕۆی کێشەکەت زووتر هەلە بێت. بەڵێ دکتۆرە لە ژیاندا هەم کچەکە و هەم کوڕەکە پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری دووچاری کۆمەڵی ڕووداوی لەوەچێ ڕووداوی دڵتەزەن بێت یاخود بەشێک لە جەستەی ئەزێتی پێ ئەگات ئەم کێشانەیە کە ئەزێتی پێ ئەگات لە ڕووداوەکە تا چەند ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە کچەکە هەموو کوڕەکە لە داهاتووە نەتوانە مناڵی بێت. بەڵێ هەنێک کێشەمان هەیە من بۆ نمونە هەفتەی پێشوەیەکم لا بوو کە بە مناڵی تووشی حادسەی سیارە بۆ کچەکە بەسەر حەوزیا ڕۆیشتووە تراکتۆرێک ئیتر 4-5 عملیات کراوە تا ماوە. ئێستا کە شووی کردو ساڵێکە ئەوێ مناڵی بێ مناڵ نابێت کە ئەشعی بۆ ئەنێرین نەبۆری ئیشەکە ڕەحمی زۆر بچکۆلە بۆتەوە هێلکەیانەکانی فەوتاون یعنی بەڕاستی بوونی حمل لەم ئافرەتەیە مەگەر ئیتر بڵێن موعجیزەی ئیلاهیە هەیە و لە پیاویشا هەیە بۆ نمونە بە زگماک گونەکانی دانەبەزیوەتە ناو کیسەی گونەکان ئەوەش کە مایەوە لە شوێنی دوور بۆ نمونە خۆی گون لە بیدایەتی دروستبوونی مناڵ لە ناو ورگایە دوایی وردە بە دەمارەکانایە تا ئەچێتە کیسە گونەکە ئەگەر بە زگماک خەلەلێکە بێت کە ئەو گونە نەگاتەوە کیسە گونەکە لەو شوێنی کە ئەمێنێتەوە ئەویژە ئەو ئەپوکێتەوە ئیتر توانای مناڵ دروستکردنی دکتۆر چارەسەرکردنی ئەم دوو کێشەیە کاتێکە بەوەنی ڕووداوێکەوە تووشی دەبێت و یاخود کاتێکە لە زگماکیەوە چارەسەرکردنی ئەم دوو کێشەیە کەمیان ئاسانترە بۆ ئەگەر ئەوەی زگماکە کە زوو هەستی پێ بکەیت بەڵێ زۆر بە ئاسانی هەل ئەکرێ گونەکان بە عملیات تێدا ئەبەزێت و ئەچێتەوە جێگەی خۆی بەس ئەوەیە بێ لە تەمەنی مناڵیە هەستی پێ بکرێ بۆیە دائیمەن کە مناڵ ئەبێ لەدایک ئێستا وەکو ڕۆتین هەر یەکسەر دکتۆری مناڵ ئەگەر مناڵەکە کوڕ بێ یەکسەر یەکەم شت فحسی گونەکانی ئەکات بزانێ گونەکان لە ناو کیسەکانە دابەزیوە یانە دانەبەزی بێ بە زووترین کار نەسیحەتێکا کە بیبات لای دکتۆری پسپۆر بۆ عملیاتکردنی بەس کەیسێکی وەکو ئەوی کە تووشی حادیسەیەک ئەبێت لەو کاتە بیر ناکەیتەوە بڵێ مناڵی ئەبێت یان نایبێت لەو کاتە ئەو ئیشەی کە بۆ یەکەی بۆی ژیانی ڕزگار بکەیت و لەگەڵیشە هەوڵ ئەی تا بتانی حەلەکە وا بکەیت کە زەرەر لە مستەقبەلینەیە. دکتۆرە کاتێک کەسێکە تووشی نەخۆشی نەزۆکی دەبێت پیاو بێت یاخود ئافرەتەکە ئەو چارەسەرانە چین کە لەلایەن پزیشکەکان و دیگیرێتە بێت بۆ چارەسەرکردنی کێشەکەی.
خۆی ئەبێ لە پێش هات بیدۆزیتەوە بزانی سەبەبەکە چییە یعنی تۆ هەر کە هاتە لات ئافرەتێک یەکسەر ناچی حەبی هێلکە گەورەکردن و دەرزی هێلکە تەقانی لێبیت تۆ ئەبێ نەسیحەتێکی بڵێ یەکەم جار هاتنی تۆ بۆ لای من ئەبێ لە سوود لە کاتی سوڕی ماگانە بێت هۆرمۆنەکانت بۆ بنێرم بزانم کام هۆرمۆنت خەلەلی هەیە تا عیلاجەکەی بەمێ اینجا بەپێی ئەوە ئەڵی لە 12 ڕۆژە سەرانم کەرەوە بزانم هێلکەیانەکەت چۆنە اینجا فەحسێکیش بۆ پیاوەکە ئیتر بەپی کێشەکەی اینجا عیلاجەکەی تێ هەیە بە ڤیتامینێک کێشەکەی حەلەبێ هەیە بەس بە عیلاجی ئیلتیهابێ کێشەکەی حەلەبێ هەیە نەخێر پێویستی بە عیلاجێکی زۆر و ئەشعە و دەرزی و هەنێ عیلاجی دوور و درێژ و درێژخایان ئەبێت تا ئەیهێنیتە ئەوەی کە بتوانێت مناڵ دروست دکتۆر ئەمە کۆڵێنمایەکیش بێت بۆ خانمان زیادبوونی کێشی جەستیان ئەمە تا چەند هۆکارێکی سەرەکیە بۆ نەبوونی مناڵ بەڵێ زیادبوونی کێش یەکێکە لە هۆکارە زۆر سەرەکیەکان لە خانمانە بە تایبەتی لە پیاوانە زۆر کەمتر تەسیرەکە بەس لە خانمانە زۆر کێشێکی ئەساسیە چونکە کە چەوری لەش بەرز بوو ئەم چەوری ئەگۆڕێ بۆ هۆرمۆنی تێستۆستیرۆن واتە هۆرمۆنی پیاوانە کە هۆرمۆنی پیاوانە زیابوو هێلکەیانەکەت زەعیفە بێت توێکڵی هێلکەیانەکەت ئەستورە بێ توانای دروستکردنی هێلکەیەکی گەشی باش کەم ئەبێتەوە یەکەم شت کە نەخۆشیێتە لامان کێشی زۆرە نەسیحەتێکی لێن دایبەزێنە یەکەم خۆتووە لە ژیانێکی سەحی وەزنێکی سەحیە بۆ دروستبوونی مناڵی شەمان کێشەیە دکتۆرە دەمانەوێت ئەو بپرسین کاتێک کەسێکە کێشەی نەزۆکی هەیە یەکێک لە چارەسەرەکان کە دەگیرێتە بێت بۆ نەخۆشەکە دانانی مناڵی بلووریە دەمانێت بزانین مناڵی بلووری چۆنە چ کاتێک بۆ نەخۆشەکە دادەندرێت مناڵی بلووری کە دادەندرێت لە هەر تەمەنەکە بتەوێت دەتوانین دایبنێت یاخود تەمەنەکەی سنووردار کراوە مناڵی بلووری چۆن ئەڵێ ئەخیر پلەیە کە ئەگەیتە سەری بۆ دروستبوونی مناڵ کاتێک کە زانی و دروستبوونی مناڵ بە شێوەیەکی ئاسایی لە ئافرەتەکە یان لە پیاوەکە لە توانایە نەماوە اینجا ئەتوانی بڵێ مناڵی بلووری بۆ نمونەیەکەم هۆکار لە ئافرەتە کە پێی ئەڵێ ئیتر ئەبێ بچی بۆ مناڵی بلووری لە تەمەنە کە سیر ئەەکەیت مەخزوونی هێلکەکەی توانای پیتانی هێلکەی کەم بێتەوە ئەڵێ زۆر مەمێنەرەوە ئەو هێلکەی کە ماویشتە بفەوتێ بە زووترین کات بچۆ بۆ بلووری ئەمە بەپێی تەمەن بەس لە هەچ تەمەنێکە بزانی ئافرەتەکە هەردوو بۆری گیرا و بەرنابێت بە سروشتی مناڵی نابێ مەجبوری بینێری بۆ مناڵی بلووری نەخۆشیێکی کەشمانەیە نەخۆشی بەتانەی مهاجرە ئەگەر هات و کۆرسی تەواوی عیلاجی خۆی وەرگرت و فترێکی باش عیلاجت داسکی نەکرد ئەڵی باشترین خوتووە بۆ تۆ مناڵی بلووریە و لە پیاویشە ئەگەر بزانی تۆوەکەی گەیشتۆتە حەدێ کە چەند عیلاجی ئەیتێ ڕێژەیەکی تایبەتی خۆی هەیە کە زۆر کەمە کە بۆ ڕێژەیە تەبیعی دروست نابێت ئەبێ ئەو کاتە بینێری بەرەتە بەردانانی مناڵی بلووری بەڵێ دکتۆرە کاتێک کەسێک کە مناڵی بلووری دادەنێت هەر تەمەنێک بێ دەتوانانی دەبنێت بۆ نمونە زۆربەی پزیشکانی بواری خانمان دەڵێن تا تەمەنی 40 ساڵی 45 ساڵی هەندێکان دەڵێن 35 ساڵی تەمەنێکی گونجاو بۆ دانانی مناڵی بلووری یاخود ئەو تەمەنەی کە ناتوانێت لەوە زیاتر چاوەڕێ بکات بۆ دانانی مناڵ بە شێوەیەکی گشتی خۆی لە عالەمە لە دوای 45ەوە دانانرێ بەڵام چەند نقطەیەگەیە چەند هۆرمۆنێکەیە کە ئینێری بۆ ئافرەت حتا ئەگەر مناڵیش بێت ئەگەر هۆرمۆنەکانی FSH و AMH پێڵێن ئێمە کە مەخزوونی هێلکە و گەنجی هێلکەیە ئەگەر ئەوانە بزانیت بۆ مناڵی بلووریش نابێت چەند ئافرەتەکە گەنجیش بێ مناڵی بلووری بۆ ناکەیت یعنی دوو نقطەمانی ڕاستە تەمەن یەکەم هۆکارە دووەم هۆکارت هۆرمۆنەکانە ئەگەر هۆرمۆنەکە پێت بڵێ هێلکەکەت ناوکی نییە ئەگەر پێت بڵێ هێلکەکە پیرە توانای مناڵی نییە مناڵی بلووریش سوودی لێوەرناگرێت دکتۆرە کاتێکە نەخۆشی سەردانتان دەکات ئێوە دەتانێت مناڵی بلووری بۆ دابنێن بەڵام حەجمی هێلکەی زۆر نزمە ئێوە لەو کاتەدا چ عیلاجێکی بۆ بەکارهێنن ئەو ڕێگایانە چیە کە دەبێت بیگرێتە بەر بۆ ئەوەی کە مناڵی بلووری دابنێت خۆی حەجمی هێلکە مهم نییە بەلامانەوە چەند بچوک بێ حەجمی هێلکە کێشە نیە بۆ بلووری چکە خۆی یەکێ لە خوتوەکانی بلووری تۆ لە دووەم ڕۆژی سووڕی مانگانەیە و دەسەکەی بە عیلاج و بە دەرزی بۆ گەورەکردنی حتا بتوانانی دەبوو 12 هێلکەی پێگەوراکەی لە بەرەگەر حەجمەکە بچوک بێ بۆ ئێمە کێشە نیە واتە ئەو عیلاجانەیە کە ئێوە لە درێژەی ماوەی دانانی بلووریە بەکاری دەهێنن بۆ هەموو نەخۆشێک بەکار دەهێنن بۆ هەموو نەخۆشەکەی بەکاری بێین لەبەرچی ئێمە نامانەوێت هێلکەیە گیاندوان دروست بێ لە بلووری ئێمە ئەمانەیە لە بلووریە نزیکی 10 بۆ 15 تا 20 چەند بتوانرێت هێلکە دروست بێ وەربگیرێ چکە نازانی چەنی ئەمێنێتەوە کە ئیبیتە دەرەوەی ڕەحم و پیتانەکەی پێکەی نازانی چەند لەم هێلکانە دەرەجەیەکە چەنی دوایی ئەبێ بە مناڵ و ڕۆتینی ئێستش لە بلووریە تا هێلکەکان زۆر بێ باشترە چونکە نیزامێکمانەیە کە پێڵی نظامی خەزنکردن لە سەلاجە دایانی
چەند هێلکەکان زۆر بێ ئەتوانیت ئەو هێلکانی بۆ حفظکەی لە سەلاجە ئەگەر ئەم جاری بلووریەکە سەری نەگرت ئەو مناڵی کەی هەیە لە سەلاجە ئیتر ئەتوانی دیسان و ئافرەتەکە نەخیتەوە ژێر دەرزیەک و عیلاجێکی زۆر ئەو مناڵانەی کە هەتا ئەوەی بۆ گەڕێنیتەوە. دکتۆرە دیاریکردنی ڕەگەزی مناڵەکە یا خود ژمارە مناڵەکان کاتێک کە دایک و باوکەکە بە پزیشکەکەی خۆی دەڵێت من ئەم یەک مناڵم ئەوێت یا خود دوو مناڵ ئایا دیاریکردنی یەک مناڵ یا خود ژمارەی زیاتر بێت سەرکەوتوترە؟ بە شێوەیەکی گشتی ئێستا لە عالەما 1 تا 2 مناڵ ئەگەر دەرەجەیەک بێ ئەگەڕێنرێتەوە. بەڵام ئەگەر بزانی دوانی دەرەجەیەکە و یەکێکی دەرەجە دو یعنی لە باشیە باسیەکەین ئەو کاتە توانی تا 3 مناڵیش بگەڕێنیتەوە. یعنی تۆ ئەبێت تەڵەبی دایکەکە نەبێت تۆ ئەبێ باشی و خراپیەکە تیان بگەینی بڵێ ئەمە مەسلحەتی ئێوەیە لەوانەیە ئەو بڵێ من هەر یەکدانە بەس چانسی پیتانی یەکدان لەوان تۆزێک کەمتر بێت یاخود زۆر جار دایکەکەی دەڵێ من ئەمەیە هەر دوانە دەرچێت یان هەرسیانە دەرچێت ئەمە خۆی لە لای خوایە چەنێکی ئەپیتێنرێ لە ڕەحمتا بەڵام بە شێوەیەکی گشتێ بێ نەسیحەتی کەیت چەنی بگەڕێنیتەوە مەسلحەتی دایک و باوکەکەیە. بەڵێ دکتۆرە کاتێکە مناڵی بلووری بۆ دایک و باوکێ دائەنێ ئێوە ڕێنمایتان چیە پێشتر کە کاتێک پێش ئەوەی کە دەست بکەم بە ئەو ڕێگایانی کە بۆ مناڵی بلووری دەبێت؟ خۆی بە شێوەیەکی گشتی کە بەتەما بین یەکێک بنێرینە پرۆسەی بلووری یەکەم شت کە ئەیکەین جارە ڤیتامیناتی لەشی بۆ ڕێگەکەین هۆرمۆناتی لەشی بۆ ڕێگەکەین فێری ئەەکەین کە چەند خواردنێکی سەحی بخوا کە کێشی دابەزێنێ کە هیچ عیلاجێک نەخوا بەبێ پرس و کاتێکی دیاریکراوی هەیە کە بیداتی سوڕی مانگانەی ئیتر ئەیانخینە پرۆسەکەەوە لە پرۆسەکە بەپێی هۆرمۆناتی دووەم ڕۆژی ئیتر عیلاج و خواردن و ڕێازە و هاتوچە و هەموو شتێکی بۆ ڕێگەخرێ. بەڵێ دکتۆرە کاتێککە مناڵی بلووری دادەندرێت بۆ خانمێن وا باوا دەڵێ نابێ بجوڵێت نابێشتی قورس هەڵبگرێت ئەبێ ڕابکشێت ئەمە تا چەند ڕاستە ئەم ڕێنمایانە دەبێت چۆن جێبەجێ بکات؟ خۆی بە شێوەیەکی گشتی یەکێک ئەچێ بۆ بلووری کە ئیتر ئەمەلی لە دروستبوونی مناڵ لە دەستزابێت. لەبەر ئەوە زۆر یعنی زۆر خەمی ئەم مناڵەیەتی وا ئەزانێ ئەگەر هەستی ئەگەردا بڕوات ئەگەر پیاسێ بکات کێشەکە زیاتر لە نەخۆشەکەی ئەگینا بەپێی علم کە بە مناڵی بلووری مناڵ دروست بوو هەمان ئەو مناڵەیە کە بە ئاسایی دروست هیچ جیاوازێکی نیە بەس شخصەکە خۆی زۆر ئەترسێ پارێکی زۆریا و چەند ساڵە چاوەڕێی ئەم مناڵەیە هەموو دەوروبەری ئەبێ لەسەر دروست نەبوونی مناڵەکە لەسەر دروست نەبوونی مناڵ چکە دەور نبینێ لەبەرەی تۆ ئەو دوو هەفتەیە کە هێلکەکە ئەگەڕێنیتەوە ئەڵی چاوەڕێی مناڵ ئەەکەیت ئەو دوو هەفتەیە کێشەم نییە بەس دوای ئەوە ئافرەتێک هەر لە جێگەیە ئەکەوێ بەس خواردن ئەخوا هەڵناستێ ناجوڵێ معڕەزە بۆ شەکرە معڕەزە بۆ زەخت معڕەزە بۆ ئەوەی خوێن لە دەمارەکانی قاچیا بۆستێ لەبەرەوە نەسیحەتێکین ئەڵین ژیانێکی ئاسایی بژی بەس ئیشی قوڕز مەکە هاتوچۆی دەرەوە زۆر مەکە تێکەڵاو بە قەرەباڵغی مەبە با تووشی هەڵامەت و ئەم نەخۆشیانەی ئێستا نەبیت بەس نەک لە جێگەیە نان بخۆیت و زۆربەی ئەوانەی کە بلووری ئەەکەن کێن و لامان بەقەدەر دوو نەفەریان لێ هاتووە ئەترسن یعنی شتەکە ترس و چواردەورەکەیەتی من ئەگەر وەکو دکتۆرێک نەسیحەتی کەم بڵێم هەستە وا بکە کە ئەچێتە دەرەوە خەس و یەکێک کێشەکەی بۆ تێگەیان یعنی نەسیحەتی تری ئەکات. بەس دکتۆر ئەمە ناحەقیشیان ناگری لە هەنێک کاتەوە ئەو چەند ساڵە چاوەڕێی مناڵ ئەکات لەوە هەر چواردەورەکەشی نەیەڵە تەڵفسوڕێت هەر ینی هەر ئێوەی ئیسراحەت بکات بۆی مناڵەکەی بە تەندروستی بپیتێنرێت. آخر ناڵم کێشەکەمان تۆزێت دەوروبەرەکە لێمان تێگە ئەگینا ئەگەر بە قسەی دکتۆرەکەی بکە و ئیشەڵا تووشی کێشار نابێت. دکتۆر هەنێ جار مناڵی بلووری کە دادەندرێت سەرکەوتوو نابێت ئەو کێشانە چیەکەوا دەکات دانانی مناڵەکە سەرکەوتوو نەبێت. خۆی مناڵی بلووری نسبەتی نەجاحەتی لە سایە 40 بۆ لە سایە 50 بەپێی کەیسەکە. کێشەکە ئەوەیە تا ئێستا لە سایسە نازانین بۆ سەرناگری عادەتە ناڵین لە لای خوایە سەرنەگرتنی بەس هەندێک کێشە هەیە سەیرەکەیت گرێک لە ناو ڕەحمیەتی ئیلتیهابێکی ناو ڕەحمی هەبووە دیوارێ لە ناو ڕەحمیە هەبووە یاخود ئەگەر فەحسی تەواوی بۆ نەکرا بێنێ نەخۆشی وەکو شەکرە و زەخت و غودەی هەبووە کۆنتڕۆڵ نەکراوە ئەمانە ئەبێتە سەبەبی سەرنەگرتنەکەی. وەڵا دکتۆرە بە چ فەحسێک ئێوە دەزانن ئایا پشتنینی بۆ دەکرێت کە ئێوە بزانن چ هۆکارێکە بووە بلووریەکەی سەرکەوتوونەوە خۆی بیدایەتەکەی کێت بۆ بلووری زۆربەی زۆری فەحسەکانی بۆ ئەکرێت تا پرۆسەکە ناجح بێ سوتفە ئەگەر پرۆسەکە ناجح نەبوو هەنێ فحوساتی تر هەیە دوای ئەو بۆی ئەکرێت بزانی بۆ هیچت بیر چۆ بۆ نەکرد بێ ناجح نەبوو لەبەرەوە هەوڵ ئیتر بە نازۆڕێک بێ بە ئەشیعەیەک بێ بە هەنێ فحوساتی تر بێ بۆی ئەکەی بزانێت. ئێوە لە دواترا ئەو چارەسەرانە چین کە دەیگرنە بەر بۆ مناڵی دووەمی کاتێکە بۆی دابنێن
شتیوا هەبووە کە بەڵێ هەبووە جاریوا بۆ لە سێم جارە بلووری گرتوویەتی بەس تۆ مهم ئەگەر جارێک نەیگرت هەوڵ بێ بگەڕی بە دوای ئەو سەبەبانی کە ئێمە ئەزانین هەیە ئەگەر ئەوانەی نەبێت دەسەڵات نییە ئەڵەی هەوڵی جارێکی کە بە بەشکم جارەبی دکتۆری گامی هیچ منەماوە لە کۆتای پرۆگرامەکە چڕەنمایەکە تێ و چی تێ بۆ بنێرە بۆ خانمان بە هیوای تەندروستی بۆ هەر هەمویان و زۆر سوپاسدانەکەم بۆ ئەمتیدارش زۆر سپاس بۆ دەش سەرچاو ئەزیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوا ئەخوازم پرۆگرامی ئەم جارەشتان بەدڵ بوو بێت و سوودێکمان گەیان بێت بە تایبەتی خانمان و ئەو کێشانەی کە هەیان بووە وەڵامەکان لە پرۆگرامەکە و لەلایەن دکتۆری ئەزیز دکتۆرە دلۆڤانەوە وەرگرت بێت هیوای تەندروستی بۆ هەموو لایەکتان خۆتان لەگەڵ